ئەم شەو کاتژمێر 12 هەر پێمان خستە ناو 25 مانگەوە هەڵمەتی هەڵبژاردنەکان دەست پێ دەکات. هەروەها هەر سبەینێ دەرگا قوتابخانەکان بەڕووی قوتابیاندا دەکرێتەوە و وەزارەتی پەروەردە بڕیاری داوە سبەینێ یەکەم ڕۆژی دەستپێکی دەوام بێ. ئەمانە و چەندین هەواڵی ترم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. دوجار دوای چاوەڕوانێکی زۆر ئەم شەو هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم دەست پێ دەکات. حاکم عومەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەمڕۆ لە بەغدا ڕایگەیاند ئەم شەو کاتژمێر 12 خولەک بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. وتیشی بانگەشەکە تا شەوی 15 دەی 2024 بەردەوام دەبێت و ڕۆژی 20 دەی 2024 ڕۆژی هەڵبژاردنە. بەمەش ماوەی بانگەشەی هەڵبژاردن کەمترە لە مانگێک. چاوەڕوان دەکرێت کەشێکی گەرم و پڕڕکابەری لە هەڵمەتی هەڵبژاردننی کوردستاندا بێتە ئاراوە کە 1991 کاندیدی حیزب و هاوپەیمانی و لیستە ڕکابەری یەکان لەسەر بەدەستێنانی 100 کورسی پەرلەمانی کوردستان کرد کە 5 کورسی لەوانە بۆ کۆتایە. ڕووداوەکانی ئاگرگرتن و وەرگەڕانی تانکەری سوتەمەنی زیاد بوون. جێی نیگەرانی هاوڵاتیانی چەند ناوچەیەکە وەتا ئەمڕۆ پێشەوەی تانکەرێکی سوتەمەنی لە دەواازەی ناحیە عربەت گڕی گرت و تیمەکانی بەرگری شارستانی نەیانهێشت ئاگرەکە بگاتە ئەو تانکی سوتەمەنیەکەی تێدایە. زانا عەزیز بەڕێوەبەری هاتوچۆی عربەت بە 1964 وت هۆکاری ڕووداوەکە لە بەشی کارەبایی ئۆتۆمبیلەکە بووە و بەشی پێشەوەی گڕی کردووە بەڵام نەیانهێشت ئاگرەکە بگاتە تانکی سوتەمەنیەکەی و کۆنتڕۆڵ کراوە. ئەمە لە کاتێکدایە شەوی ڕابردوو تانکەرێکی دیکە لە دەربەندیخان لە دەواازەی قەزاکە وەرگەڕا و نەوتی ڕەش بەناو شەقامەکەدا بڵاو کردەوە کە بۆ هۆی ئاستەنگی هاتوچۆ جگەلەوەی مەترسی هەبوو گڕ بگرێت و بتەقێتەوە. سلێمان محەممەد قایمخامی دەربەندیخان بە 1964 وت لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئەمە چوارەم حاڵەتی وەرگەڕانی تانکەرەکانە و خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردە. بڕیارە سبەی چوارشەممە وەرزی نوێی خوێندن لە قوتابخانەکانی کوردستان دەست پێ بکات و بۆ ئەم ساڵ جلی یەکپۆشی قوتابیانیش دیاری کراوە. وەک وەزارەتی پەروەردە بڕیاری داوە بۆ ئەم ساڵ قوتابیانی بنەڕەتی ڕەنگی ڕەساسی و سپی دەبۆشن. قوتابیانی ئامادەیش ڕەش و سپی لەبەردەکەن. ئەم ساڵ دەستپێکی خوێندن بۆ 25 نۆی 2024 دواخرا کە ساڵانی ڕابردوو لە 15 هەمان مانگ دەستی پێ دەکرد. پێشتر سامان سیوێلی وتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە 1964 وتبوو بۆ پرۆسەی خوێندنی 2024-2025 1,800,000 قوتابی بە سەرجەم پۆلەکان و دەچنە قوتابخانە و دەست بەدەوام دەکەن. دەربارەی ژمارەی قوتابیانی پۆلی یەکەمی سەرەتایی بۆ ئەم ساڵی خوێندن سامان سیوەیلی وتی تا ئێستا هیچ ئامارێکمان بەدەست نەگەیشتووە. پارەی گەرمی جوتیاران گەیشتووە و سایلوی سلێمانی دەڵێت جوتیاران بابێن چەکی پارە وەربگرن و لە بانکی بابان چەکەکانیان بکەن بە پارە و کێشەکە چارەسەر بووە. سایلوی سلێمانی ئاگاداری ئەو جوتیارانە دەکات کە ئەم ساڵی 2024 گەرمیان ڕاددەست بە سایلوی سلێمانی کردووە. سبەی چوارشەممە چەکی پارە تا مستەنەدی ژمارە بیتاقەی 650 دابەش دەکرێت. سایلۆکە داوا دەکات ئەو جوتیاری گەنمەکەی بەناوەوە ڕادەستکراوە خۆی ئامادە بێت یان کەسی ئامادە بوو لەلایەن جوتیارەکەەوە لە دادنووس وەکالەتی بۆ کرابێتەوە. بە پێچەوانەوە چەکی پارەی هیچ کەس نادرێت بە کەسی تر. لەسەرم بابەتە 1964 پەیوەندی بە نەسرین عەلی بەڕێوەبەری سایلوی سلێمانی کرد. ئەویش وتی کێشەکە چارەسەر بووە و جوتیاران لە سبەینەوە دەتوانن لە بانکی بابان چەکەکانیان بکەن بە پارە. وتیشی ئەوەی گەیشتووە گوژمەی یەکەمەوە و بڕەکەی 67 ملیار و 84 ملیۆن دینارە. هەواڵەکانم پێشکەشکردن ئەرشاد.